بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 72. لاپەڕە 72 باسی لێکدانی ژمارەی سروشتی پێش بڕکێ زۆراب لە بەرنامەی ڕاهێنانی بایسکل سواری بەشدار بوو بۆ خۆ ئامادەکردن بۆ پێش بڕکێ. هەفتەی 335 خولەک بۆ ماوەی 26 هەفتە ڕاهێنانی کرد. ئایا زۆراب چەند خولەک ڕاهێنانی کردووە؟ 26 هەفتە و هەر هەفتەی 335 خولەک واتە 335 کۆ بکەمەوە 26 جار، بەڵام لە جیاتی ئەوەی 26 جار 335 کۆ بکەمەوە چ دەکەم؟ دەچم 335 جارانی 26 دەکەم. لێکدان لە مابەینی 335 و 26. پێشی لێکدانەکە لێرە خەمڵاندن کرایە، 26 نزیک کرایتەوە بوویتە 30، 335ش بوویتە 300، کەواتە ئەو ژمارە بەدەستم دێ لە ئەنجامی لێکدان پێویستە نێزیکی دەوروبەری 9000 بی. ئەو جە لێرە لێکدانەکە لە کاتی لێکدان هەمیشە ئەوها باشە ژمارە گەورەکە لەسەرەوە بنووسم، لەسەرەوە تر ئەو ژمارە جارێ تەمەشای ئەو سێی نەکەین لەبەر چ لەوەیە گەر تەمەشای سێیەکەی نەکەم، تەنیا تەمەشای 335 بکەم کە لێک درایە لەگەڵ 335 چونکە گەورەترە لەسەرەوە نووسرایە، 26ش چونکە تەنیا دوو ڕەنووسە لە خوارێ ئەوە باشترین ڕێگەیە بۆ لێکدان. ئەوجا هێمای لێکدان لێرە لە لای ڕاست نووسرایە، ئەمە زۆر جار جێم نییە لە لای چەپ دەنووسم، هەمان شتە، هیوادارم هەمان شت بی. پاشان ئەو هێڵەی دەچێشین کەواتە لێرە ئەنجامی لێکدانەکە دەست پێ دەکەین. یەکەم ئەو ژمارەیە 26 دوو خانەی هەیە، خانەی یەکان شەشەکەیە، خانەی دەیانیش ئەو دووەیە. یەکەم شت ئەو شەشەی دەینم جارانی یەک بەیەکی ئەو ژمارانە دەکەم، جارانی 5، جارانی 3 و جارانی 3. هەموویان ئەنجامەکەیان لە یەک ڕیزی ئەوها دەنووسم لە ڕاستەوە لۆ چەپ. کە گەیشتمە خانەی دەیان نابی لە تەنیشت لێرە بنووسم، دەبی لە ژێر ئەو ژمارەی بنووسم و هەمیشە نابی لە ژێر خانەی یەکانی ئێرە بنووسم، دەبی یەک خانەی بەجێ بێرم لێرە دەست پێ بکەم ژمارەکانی خۆم بنووسم، هەمیشە 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 یەک سفری لێرە دانێم لە کاتی کە ئەو دووەی جارانی یەک بەیەکی ئەو ژمارانە ئەو ڕەنووسانە دەکەم. کاتە چ دەکەم؟ یەکەم جار 6 جاران 5 ئەو دوای لێک دەدەم، یەکسانە بە 30 تەنیا خانەی یەکانی لێرە نووسرایە، 30 تەنیا سفرەکە نووسرایە، سەیەکە لە چیان دانایە لەو کتێبەی لێرە دادەنێن، تۆزێک بە گچکەی دەنووسن لەسەرەوە. ئەوجا دوای ئەو شەشە کەڕەتی ئەو سێی ئێرە 6 جاران 3 18، ئەوجا 18کە کۆ دەکرێتەوە لەگەڵ ئەو سێی سەرەوە، ئەو سێ ڕەشە دەبیتە 21. کە بووە 21 یەکەکە دەنووسرێ بەڵام دووەکە نانووسرێ، دووەکە دەبوایە لێرە دانرابە دیسان. ئەوجا 6 کەڕەتی سێیەکەی دیکە ئەویش 18 دیسان کۆ دەکرێتەوە لەگەڵ ئەو دووەی دەکاتە 20 کە لێرە دەنووسرێ. ئێستا تەواو بووین لە لێکدانی 6 لەگەڵ 335. 6 جاران 335
کردیا 2010. ئێستا ئەو 20 مایە، ئەو دووە مایە کە بەهایەکەی 20، هەنگاوی دووەم. ئەو جارەی ئێستا دووەکەی جارانی یەک بەیەکی ئەو ڕەنووسانە دەکەم لە ژێرەوە دەنووسم لە ژێر ئەو ژمارەیە، بەڵام هەمیشە یەک سفری هەر بە خۆم زیاد دەکەم لە ژێر خانەی یەکان دەینووسم. ئەگەر سفرەکەش دانەنێم ئەوها ئێرە بە بۆشی بە بەتاڵی بەجێ دەهێڵم، بەڵام سفری دانەین ئاسانترە. ئێستا 2 جاران 5 دەکاتدا ئەو سفری دەیەی سفرەکەی دەنووسن لێرە، یەکەکەش ئالێرە نووسیان. ئەو جا 2 جاران 3 دەکا 6، کۆ دەکەینەوە لەگەڵ ئەو یەکەی دەبیتە ئەو 7. پاشان 2 جاران 3کەیدی تەنیا دەکا 6، شەشەکەش لێرە لە ژێر دووەکەی دەنووسم. لێرە 6700 ئەنجامی لێکدانی 20 لەگەڵ 335. ڕاستە ئەوە دووە، بەڵام بەخۆی بەهایەکەی 20، لەبەر هەندێ هەموو جارێ خانەی دەیان سفرەک لێرە زیاد دەکەین. ئەو جا ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، ئەو ژمارە و ئەو ژمارە، 0 و 0 هەر 0. لێرە کۆکردنەوە 0 و 0 هەر 0، 1 و 0 هەر 1، 0 و 7 هەر 7 و 2 و 6 یەکسانە باشت. ژمارەکە کردیا 8710. ئەگەر بەراوردی کەین لەگەڵ خەمڵاندنەکە کە 9000 باشە، گونجاوە لەگەڵ خەمڵاندنەکەی نێزیکە، کەواتە زۆراب 8710 خولەک ڕاهێنانی کرد و ئەو 8000ش نێزیکە لە 9000. کەواتە لە کاتی لێکدان هەڵەی گەورە نەکرایە. ئەو جارەی دوو ژمارەیەدی 29 جاران 18 دیسان لە لای ڕاستەوە 8 جاران 9 72، دووەکە لێرە نووسرایە، هەفتەکەش لێرە. ئەو جا 8 جاران 2 یەکسانە بە 16، 16 کە کۆی بکەینەوە لەگەڵ 7 دەکاتە 23، 23 کەش لێرە نووسرا 232. ئێستا 1 جاران 9 بێگومان دەبی سفرەکی زوو دانێم لە ژێر خانە یەکان. 1 جاران 9 1 جاران 2 ئێستا کۆیان دەکەمەوە 2 0 هەر 2، 3 کۆ 9 12، دووی دەنووسم 1 لێرە بی، 1 و 2 3 3 و 2 دەکا 5. کەواتە ژمارەکە کردیە 522. ئەگەر خەمڵاندنیش بکەین دەکاتە ئێرە ئەگەر 30 بی، ئێرەش ئەگەر 20 بی، 30 جاران 20 دەکا 600. 522ش گریمان نێزیکە لە 600. 704 جاران 23 دیسان 3 جاران 4 12، دووەکە لێرە نووسرا، یەکەکەش لێرە. 3 جاران 0 هەر 0، کۆی دەکەمەوە لەگەڵ 1 هەر بووە ئەو یەکە. 3 جاران 7 21، هەمووی دەنووسرێ لێرە. کە دەینە لای خانەی دەیان دەبی لە ژێرەوە بنووسم و یەکسەر سفرەکی دانێم پێشی ئەوەی دەست پێ بکەم. 2 جاران 4 دەکا 8، 2 جاران 0 هەر 0 لێرە، 2 جاران 7ش 14. ئەو جێستا کۆیان دەکەمەوە خانە یەکان 2 1 و 8 9 1 و 0 هەر 1، 2 و 4 6 یەکیش لێرە هیچ نییە، کەواتە هەر یەک. ژمارەکە کردیا 16192. ئەگەر بمەوێ خەمڵاندن بکەم ئەوەی بکەمە 700، ئەوەش بکەمە 20 دەکا 0 0 ئەوەش 3 0 14000، لێرەش 16000
چونکە 704 و چونکە 23 کەواتە زۆر هەڵا نییە. ئەو جارەی 2342 جاران 64 4 جاران 28 4 جاران 4 16 شەشەکە نووسرایە یەکە کەشیان لێرە دانایە 4 جاران 3 12 لەگەڵ یەکیش 13 سێی دەنووسین دیسان یەکەکە لێرە ئەوجا 4 جاران 2 دەکا 8 یەکیش هەبوو کردیە 9. ئێستا تەواو بووم لە چارەکەی دێمە لای شەشەکە لە ژێرەوە دەنووسم یەکسەر سفرەکی دادەنێم بێ ئەو پێش ئەوەی لە بیرم بچی 6 جاران 2 12 دوو دەنووسرێ یەک نانووسرێ 6 جاران 4 24 لەگەڵ یەکیش 25 پێنجەکە دەنووسرێ دووش لێرە دادەندرێ ئەوجە 6 جاران 3 18 18 و 2 20 سفرەکە دەنووسرێ دووەکە دیسان لێرەیە ئەوجە 6 جاران 2 12 لەگەڵ دووی بووە 14. ئێستا کۆکردنەوە 8 6 و 2 8 3 و 5 8 9 0 هەر 9 4ش لەگەڵ یەک 140888. ئەگەر خەملاندنی بکەم ئەوەی بکەمە 2000 ئەوەش بکەمە 100 2000 لەگەڵ 100 دەکاتە 1 2 3 1 و 2 ئەوەش 200,000 بەڵام چونکە 64 زۆر نێزیک نییە لە 100ی نەدەبا بم کرد بە 100 بم کرد بە ڕەنگە 60 باشتر بە نەک 100 بیکەمە 60 ئەوها 60 ئەوجا 1 0 2 0 3 0 4 0 و 12 120,000 لێرە 149,000 چونکە خەمڵان نەکەم کەمم کرد بووە. تەواو ئیدی ئەو لاپەڕەیە بۆ ئەوەی ژمارەیەک لە ژمارەیەکی دووڕەنووسی بدە یەکەم جار لا یەکان خانە یەکان لە ژمارەکان دەدەم ئەو جەخانەی دەیان پاشان ئەنجامەکانی کۆ دەکەمەوە. ئەوە ئاسانترین ڕێیە. هەموو کات لێکدان ئاسان نییە خوێندکاری ژیر ڕاهێنانەکی زۆری پێویستە هەتا خۆمان لێ ڕابینین و لە بیرمان نەچی بێگومان ڕێگە زۆرە ئەمن زۆر جار کە بۆ وێنە 5 لێرە 6 جاران 5 دەکا سیەکەی هەموو دەنووسم لێرە ئەو جدوایە سەیەکەی لا دەبم کۆی دەکەمەوە کەواتە ڕێگە زۆرە لۆ لێکدان ڕێگەیەکی ببینەوە کە ئاسانبی بەخۆت و بەخۆت لێی بزانێ بەمەرجەک بێگومان ئەنجامی لێکدانەکە ڕاست و دروست دەرچی. لێرە دێمە کۆتایی وانەی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ کە باسی ڕاهێنانە لەسەر لێکدان هەتا ئەو کات هەر بژی.